زۆر سپاس. یەکەم ئەوەی کە حکوومەتی تورکیا لە چەند ڕۆژی ڕابردوو هێرشی لە سەر خەڵکی سیڤیل تازە نییە، مثلەن چەند ساڵ لەوە پێش هەر لەو شوێنە چەند خەڵکی سیڤیلتری گیانیان لەدەستداوە و دووهەم ئەوە سیاسەتی بەردەوامی دوژمنکارانی حکوومەتی تورکیایە لە ماوەی 90 ساڵی ڕابردوو زیاتر یا لە ماوەی 100 ساڵی ڕابردوو لە دروستبوونی هەم لە ئیمپراتۆریەتی عوسمانی و هەم لە دروستبوونی دەوڵەتی تازای تورکیا و کەمالات ئاتاتورکەوە ئەوانە مەسەلەن دژایەتی و کوشت و کوشتاری گەلی کوردستانیان دەست نەپاراستووە. خاڵی سێمیش پەیوەندیمان میلانەکانی نێوان دەوڵەت و پارتی کرێکارانی کوردستانەوە هەیە کە حکوومەتی تورکیا بەداخەوە پێی وایە هەرکەس لە سنووری هەرێمی میدیا بێ و هەرکەس لەو سنوورانە بێ پێی وایە گەلیلایە و پەکەکەیە کە ئەمە دیوێکی باشەوەی کە مەسەلەن هەموو کوردێک بە گەلیلا بە پێشمەرگازانێ و دیوە خراپەکەشەوەیە کە بەڕاستی سیاسەتێکی شۆڤێنیانەیە کە هەموو هاوڵاتێکی مەدەنی بە گەریلا بە پێشمەرگە بزانی دەست نەپارێزی. بۆ ئەوەی کە تورکیا ئەیکە بەرامبەر بە هەرێمی کوردستان وتسەوەری من شتێک نییە جێگای نیگەرانی بێ بۆ دلیلی کە دەوڵەتی تورکیا هەرەمەی لە چاوەڕوانیەکرێ، بەڵام ئەوەی کە جێ نیگەرانی هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستانەکە هەڵوێستێکی پۆزتیڤ نییە، هەڵوێستێکی جددی نییە و حکوومەتی عێراقیش بە خۆ دەزانی کە بەشێکە لەو گەلە کۆمەکیە لە بەرامبەر هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستان، بەڵام بە دەقیقی پارتی دیموکراتی کوردستان کە سنووری لەگەڵ حکوومەت تورکیا هەیە و بەشێکی زۆری دام و دەستگا مخابراتیەکانی لە منتقەی بادینان پارتی دیموکراتی کوردستان پێویستە هەڵوێستی جددیتری هەبێ و ئەوانە جگە لەوەی سیاسەتێکی بەردەوامی شۆڤێنی حکوومەتی تورکیای بەرامبەر بە گەلی کورد لە باکوور، بەرامبەر پارتی کرێکارانی کوردستان، بەرامبەر بە خەڵکی کوردستان لە باشوور یا لە پارچەکانی تر، بە نەزەری من وڵامدانەوە بۆ هەڵبژارنەکانی بیسێ حوزەیران بە دەنگدانی مەسەلەن گەلی کورد و هەدەپە بە ئیمام ئۆغڵو و بەرامبەر بۆ شکستێک کە تووشی هاتووە و لایەکیشەوە حکوومەتی تورکیا وا هەزەکەم بڕیاری داوە مەسەلەن بەردەوام بێ لەو شەڕی گەریلا و لە شەڕی پارتی کرێکارانی کوردستان و خەبەتی مەدەنی و هەدەپە بۆی دەست ناپارێزێنە لە زیندانیکردنی سەرکردەکانی هەدەپە لە باکوور وەنە لە قەتڵ و ئامی گەریلا و پێشمەرگە خەڵکی مەدەنی لە باشوور و لە قەندیل. من پێم وایە ئەو بەیاننامەی حکوومەتی هەرێمی کوردستان واقعی و ڕاز نییە بۆ دلیلی مەسەلەن خۆ لە ڕۆژئاوای کوردستان و لە ئەفرین پەکەکە نییە، خۆ لە دیاربەکر و لە ئاماد هەدەپە هەیە، خۆ لە مووسڵ و کەرکووک خۆپەکەکە نییە. مەسەلەکەەوە نیە، مەسەلەکەی لەکوێ گەلی کورد هەبێ، لەکوێ بستنەوەیکی شۆڕژگەرانە هەبێ حکوومەتی تورکیا هێرشی کاتە سەر وە دژێتی و دوژمنێتی. بە تسەوەری من ئەوە بۆ ئەوە تاوە شوێنەی تکرێ بڵین پەیوەندێکی دیبلۆماسی نێوان هەرێم و تورکیای ڕاگیرێ، بەڵام ئەوە بەو مانایە نییە کە مەسەلەن تورکیا کەویستی هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان. مەسەلەن ئەگە حکوومەتی هەرێمی کوردستان وازانێ بۆچی کاتێکە کۆماری ئیسلامی ئێران تەنها و شەشێک لە بارگەکانی حیزبی دیموکراتی کوردستان ئەگرێ ئەڵێن ئێران سەروەری هەرێمی پێشێل کردو ئێران وای کردو، مەسەلەن بۆچی بۆ تورکیا ڕەوایە کە هەموو ڕۆژێ بردومانی گەریلا و قەندیل و بۆچی بۆ کۆماری ئیسلامی ئێران ڕەوانە ئەمە بۆ مانایە نییە کە بڵێم ڕەوایەتیەدا، بەڵام بۆ مانایە کە هەردوو دەوڵەت دەخالەت دەکەن لە بێ ئەوەیە کە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو لایەنە سیاسیەکە بێدەنگن، مەسەلەن نا ئێمە بێ پرۆتستۆی هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێرانیش بکەین بۆ سەر حیزبی دیموکراتی کوردستان و بێ پرۆتستۆی هێرشەکانی تورکیاش بکەین بۆ سەر قەندیل و بارگەکانی پارتی کرێکارانی کوردستان و دوایەوە مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ئەوە بزانێت کە پارتی کرێکارانی کوردستان مەسەلەن دوێنێ ناتۆتە ئەوێ، مەسەلەن ئەو تاریخێک و مێژوویەکی هەیە ئەو شوێنە بۆ ئەوان بەشێکە لە خاچی کوردستان و بە نەزەری من ئەوەیە کە ئەگەر پارتی کرێکارانی کوردستان قەندیلیش چۆڵکە، مەسەلەن تورکیا واز لە دوژایەتی و دوژمنایەتی گەلی کورد نە لە کەرکووک و نە لە باشوور و نە لە ڕۆژئاوا نە لە باکوور و لە پارچەکانی تریش نایەنێ. مۆزوعەکە بە تسەوەری منەوە نیە. حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەو شوێنەی پێم وایە ئەکرێ پەیوەندی دیبلۆماسیەکانی هەبێ، بەڵام ناکرێت مەسەلەن سازش لەسەر مافەکانی خەڵکی کوردستان بکە و ناکرێت بەیاننامەکانیشی دەربڕینی واقعیەت و لە دەستدانی مناڵ و ژن و گەنجی خەڵکی کوردستان نەبێ. یەکەم هەڵوێستەکە پێویستی بە هەڵوێستی نیشتیمانیەتەوەی هەیە، دووەم پێم وانە بەڕاستی هەماهەنگی بکە حکوومەتی تورکیا، ڕاستە لەگە هێزێک بیکە، بەڵام حکوومەتی تورکیا هەماهەنگی ناکات لە بەرامبەر ئەو کارانی ئەنجامیەدا. وەک وتم مەسەلەن هەر لێرە نییە خۆ ئێستا حکوومەتی ئاکاپۆ ئەردۆگان یارمەتی مەسەلەن گروپە تیرۆریستی ئیسلامیەکانی داعش و هاوشێوەکانیدا لیبیا و بەشێک لە کێشەی لیبیا ئێستا ئەردۆگان حکوومەتی تورکیایە و مەسەلەن ئەمە لە سۆدانەکە و ئەمە لە قەتەرەکە و ئەمە لە پشتیوانی لە ئێرانەکە، مەسەلەن لە هەموو وڵاتانی کە کێشەواریشیان تێ حکوومەتی تورکیا دەخالەت دەکات بەبێ پرسی وڵاتەکانیان و بەبێ
مەسەلەن گەڕانەوەی سەروەری و یاسا هەرەکەشی مەسەل حکوومەت عێراقی بۆ خۆی زعیفە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەرامبەرەوە نایە بێدەنگە و پەیوەندی ڕاستەوخۆی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ حکوومەتی تورکیا پەیوەندی سیاسی و ئابوووریەکانی بەتەسەوەری من یاریدەدەرە بۆ ئەوانە بەڵام لە ئەسڵدا پێم وایە ئەو هێرشانە ینی حکوومەتی تورکیا نەوەستاوە لەسەر وەکوتم مەسەلەن داگیرکردنی ئەفرین و وەگەلە کۆمەچێ لە مثلا لە پشتیوانی لە قەتەر کە دامی مثلا داعش و گروپە ئیسلامیەکانەکە لەبەرەوە تورکیا خۆی وەکو قوت پێگە بینێ و هۆکارەکە شێوەیە کە بە نەزەری من هێشتا ساغ نەبووتەوە لە پەیوەندیەکانی لە تێکچوونی پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا و ئەوروپا پێم وایە بەڵام سیاسەتانەی حکوومەتی ئاکەپ و ئاردۆگان بە دەرەنجام نەتیجەیەشی باشی نابێت وەڵا لە ڕاستیە پێویستی بە هاوپەیوەندی هەیە پێویستی بە پشتیوانی و هاوپەیوەندی نیشتیمانی و نەتەوەیی هەیە پێویستی بە کۆنگرەیەکی نەتەوەیی هەیە و لە هەمان کاتە تاوجێی پەیوەندیەکان سیاسی و ئاسایی و ئابووری تەبیعین لە نێوان هەرێم و تورکیا تەبیعیە بەڵام شوەیە کە لە سەحسابی گەلی باکوور بێ بە تەسەوەری کارێکی مۆڕاڵانێ لە سەحسابی پارتی کرێکارانی هەر پەیوەندێکی هەرێم و هەر پەیوەندێکی حسابی سیاسی لە باشوور لە سەحسابی گەلی کورد لە باکوور و پەکەکە و قەندیل بێ پەیوەندێکی مۆڕاڵانە و بەرپرساران نییە.